لە دوای تەقینەوەکەی بەیروت سەرڕایەوەی کۆمەڵگای نێودەوڵەتی یەکدەنگن بۆ هاوکاریکردنی گەلی لوبنان و قەرەبووکردنەوەی قوربانیان و زیان لێکەوتوان. بەڵام لە هەمان کاتدا ئەم بابەتەش ململانەیەکی دیکەی سیاسی لە نێو زلهێزەکانی جیهان دروست کردووە. وەزارەتی تەندروستی لوبنان ئاشکرای کرد تا ئێستا 154 کەس بەلانی کەمەوە لە تەقینەوەکەدا گیانیان لەدەستداوە کە 25 گیان نەناسراون. ژمارەی ئەوانش کابریندار بوون گەیشتووەتە 6,000 کەس. 60 کەسیش بێسەر و شوێنن هاوکات زیانابووریەکان بە $10 ملیار دەخەمڵێنرێن. هەزاران کەس و خێزانیش بێشوێن و ماڵ ماونەتەوە. ڕۆژی هەینی حەسەن نەسڕوڵای سەرۆکی حیزبوڵڵا ڕایگەیاند ئەوان نەکۆگا نەنیتراتی ئەمۆنیۆم و نەموشەکیان لەو بەندەرە نەبووە کە تەقینەوەکەی تێدا ڕوویداوە. داواشی کرد لێکۆڵینەوەکی پاک لە ڕووداوی تەقینەوەکە بکرێت. لەلایەکی دیکەوە ئەوەی جێی سەرنج بوو یەکەم سەرۆک وڵات کە پاش تەقینەوەکە گەیشتە لوبنان و چووە ناو جەماوەر ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بوو. لە کاتێکدا تا ئێستا میشال عون سەرۆکی ئەو وڵاتە هێشتا نەچوەتە شوێنی ڕووداوەکە و ناو خەڵکەکە. ماکرۆن لەلایەن خەڵکی ناڕازیەوە داوای لێکرا هاوکاری حکومەتەکەیان نەکات چونکە دەسەڵاتێکی گەندەڵ بەڕێوەی دەبات. لە کاتی بەجێشتنی لوبنانیش ماکرۆن پەیامیەوەی بە دەسەڵاتی سیاسی لوبناندا کە بابەتەکە دەبێت بە نێودەوڵەتی بکرێت و لێکۆڵینەوەی نێودەوڵەتی ڕێک بخرێت. یەکشەمەش بە سەرۆکایەتی نەتەوە یەکگرتووەکان کۆنگرێکی نێودەوڵەتی بۆ هاوکاری لوبنان ڕێک دەخرێت. سەردانەکەی ماکرۆن جگەلەوەی بە سیاسیکردنی ڕووداوەکە بوو هاوکات ژمارەیە کاردانەوەی سیاسی بە دوای خۆی داهێنا. میشال عون سەرۆکی حکومەتی لوبنان دەزوەرداری کۆمەڵگای نێودەوڵەتی ڕەت کردەوە و وتی ڕێگە بە هەنگاوێکی لەو جۆرەش نادات. هەروەها بەدگومانی خۆی لەو داواکاریە ناوخۆیانە نیشاندا کە داوای ڕێخستنی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دەکەن. عون وتی تەقینەوەکە یان ئەنجامی کەمتەرخەمی بووە یاخود دەستێکی دەرەکی لە پشتەوە بووە کە موشک یان بۆمب ئاراستەی بەندەری بەیروت کرابێت. سەرۆکی لوبنان وتیشی داوای لە ماکرۆن کردووە هاوکاریان بکەن بە وێنەی مانگی دەستکرد و دەرکەوتنی ئەگەری هێرش بۆ سەر بەندەرەکە لەلایەن فڕۆکەوە یان ئاراستەکردنی موشک لەلایەن دەستی دەرەکیەوە. هاوکات سەردانەکەی ماکرۆن تووڕەی لای دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران دروست کرد و عەلی خامنەی ڕێبەری باڵای ئەو وڵاتە ڕایگەیاند فەڕەنسا هەوڵ بۆ تێکدانی ئاسایشی لوبنان دەدات. تورکیاش بە ناردنی وەفدێکی باڵای سەرۆکاتی کۆمار لەگەڵ وەزیری دەرەوەی وڵاتەکەی بۆ لوبنان کاردانەوەی نیشاندا و ئامادەییشیان بۆ لە ئەستۆگرتنی تێچووی چاکردنەوەی بەنداوی بەیروت ڕاگەیاند. نەتەوەیەگرتوەکانیش باز لەوە دەکات تا ئێستا داوایان لێ نەکراوە بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و چاوەڕێی داواکاریەکی لەو جۆرن. لە ئاستی ناوخۆیشدا تابێت ناڕەزایەتەکان ڕوو لە هەڵکشان دەکەن و لەو چوارچێوێدا ژمارەیەک پەرلەمانتار تا ئێستا دەستیان لە کار کێشاوەتەوە بە مەبەستی هەڵوەشانەوەی دەسەڵات و بەڕێوەچوونی هەڵبژاردننی نوێ کە بەشێک لەوان پەرلەمانتارەکانی کەتایبی لوبنانن کە سەرۆکی پارتەکەیان لە تەقینەوەکەدا تیاچوو.